بەسەر خەڵکی کوردستان شکایەوە کە ئێمە خەڵکێکی پیاوێکی وا جوانمان قبول نەکرد. ئەڵێن جوێنیاوە خۆ مەلاوبان خوازە ئیخوانیەکان و سەلەفیەکان ئێمە ڕۆژانە جوێنی وا بە یەکترێن بەخوا پیا شەرمەکە بشی گێڕێتەوە. بەخوا من ئەوەلەن لەسەر بنەمای ئاسایشی نەتەوەیی سەیریەکەم کە مەشتێکی زۆر غەڵەت بوو و زۆر خراپ بەسەر کوردستان شکایەوە. من بە حکمی تێکەڵبوونم لەگەڵ جیهانی عەرەبی و ئیسلامیە ئاگام لە ئیخباراتی نێودەوڵەتی هەیە. ئەو پیاوە تا ئێستا لە هیچ وڵاتێک دەرنەکراوە، هەڕەشەی لێ نەکراوە، سکاڵای لەسەر نەکراوە. لێرە کۆمەڵێک خۆشی لە مەقالەکە ئەڵێ شیڕدیمەتون قەلیلون، تەرجەمەی ناکەم، ئایەتێکی قورئانی پیرۆزە، یعنی پاشماوەیەکی کەم هاتوون سکاڵای لەسەرەکەن بە ناوی کوردستان، بە ناوی کورد، کە ئەسڵەن نەقسەکە قسەی ئیمڕۆ بووی 7 ساڵ بەرلێسا بە 7 ساڵ ئەمەی کرا بەداخەوە ئیخوانەکان بە ئیعازی قەتەر کردیان، بەڵام ئەمەی کە شکایەوە بەسەر حکوومەتی هەرێم شکایەوە، بەسەر خەڵکی کوردستان شکایەوە کە ئێمە خەڵکێکی پیاوێکی وا جوانمان قبول نەکرد، ڕەخنەیەکی قسەیەکی بابیکە. ئەڵێن جوێنیاوە خۆ مەلاوبان خوازە ئیخوانیەکان و سەلەفیەکان ئێمە ڕۆژانە جوێنی وا بە یەکترێن بەخوا پیا شەرمەکە بشی گێڕێتەوە.